بەپێی ئامارێکی بەڕێوەبەراتی گشتی هاتوچۆی هەرێم لە سەرەتای ئەم ساڵەوە تاوەکو سەرەتای مانجیدا 3328 ڕووداوی هاتوچۆ ڕوویان داوە، لە ئەنجامدا 427 کەس گیانیان لەدەست داوە و 5002 کەس زامدار بوونە. لە سەدا 63 ڕووداوەکانیش بۆ کەمتەرخەمی و پابەند نەبوونی شوفێران دەگەڕێندرێتەوە. بەڕێوەبەری گشتی هاتوچۆی هەرێمیش داوا لە شوفێران دەکات پابەندی ڕێنماییەکان بن بۆ ئەوەی سەر و ماڵیان سەلامەت بێت. هۆکاری سەرەکی خودی شوفێرە کە ڕووداوەکانی هاتوچۆ ڕوودەدەن. لەبەرەوەمە ئەحسامانەیە 163 ئەوانەی کە لە ڕووداوی هاتوچۆ دروستەکەن خودی شوفێرەکانن. 133 ئەوانەی کە هەر شوفێرن مەشغول دەبن بە مۆبایل، مەشغول دەبن بە جیهازەکانی سیارەی ناو رادیۆ مسەجەل ئەوانە خودی خۆیتان شوفێرەکان کەوە ڕووداوی هاتوچۆ ڕوودەدات. ئەمەش لەگەرەوەی نەڕێگاوبانەکانمان لە ستاندەری عالەمی نییە، بەڵام بە گوێرەی ئەو حسایی کە هەیتمان شوفێر بە دەرەجە 1 هۆکارە لە بۆ ڕووداوی هاتوچۆ. لە هەرێمی کوردستاندا ڕووداوی هاتوچۆ بووەتە یەکێک لەو هۆکارانەی ژمارەیەکی زۆر خەڵک بەو هۆیەوە گیان لەدەست دەدەن کە ئەمەش بۆ چەندین هۆکار دەگەڕێندرێتەوە. سەرەکی ترینیان ناهۆشیاری و پابەند نەبوونی شوێنانە بە ڕێنماییەکان و خراپی ڕێگا و بانەکانە. شارەزایانی بواری هاتوچۆش دەڵێن پێویستە چارەسەری بەپەلا بۆ هۆکاری ڕووداوەکانی هاتوچۆ دابنرێت و پێداچوونەوە بە مۆڵەتی شوفێریش بکرێت. سێ هۆکاری سەرەکی هەن بۆ پیاکدادان و وەرگەڕانی ئۆتۆمبیل. هۆکاری یەکەم وەکو ئاماژەم پێکرد عامیلە بەشەرەکەیە، هۆکارە مرۆیەکەیە، واتە قایدی ئۆتۆمبیلەکە و ئۆتۆمبیلەکە لێ دەخڕێ یا ئەوانەی بەلاخەکانیان شەقامەکان بەکاردێنن یا دەپڕنەوە لە شەقامێکە و بە شەقامیکە. هۆکاری دووەم تێکچوونی کەشوها و خراپی شەقامەکانە. هۆکاری سێهەم نەبوونی مردەکانی تونندوتۆڵیە لە ئۆتۆمبیلە. پێدانی مۆڵەتی شوفێری ئەبێ یەکگرتوو بێ لە سەرجەم شارەکانی کوردستان، پیاداچوونەوەیەکی جدی بکرێ بۆ پێدانی مۆڵەت و بە سیستەمێکی شارستانیانەتر بتوانرێ مۆڵەت ببەخشێ بە هاوڵاتیان بە مەرجێک تۆ پێش وەخت ئەبێ ئەم هاوڵاتێک کە دێ مۆڵەت وەردەگرێ ئەبێ وای لێ بکەی شوفێر بێ پێش ئەوەی مۆڵەتەکەی بێتێش. ڕووداوەکانی هاتوچۆ لە ڕێزبەندی هۆکارە سەرەکیەکانی مەرجی هاوڵاتیاندا لە کوردستان. ساڵانەش ڕێژەکە بە شێوەیەکی ناسروشتی بەرەو بەرزبوونەوە دەسێت. بە جۆرێک تەنها لە ماوەی 2 ساڵ و 9 مانگدا 11921 ڕووداوی هاتوچۆ لە شارەکانی هەرێمی کوردستاندا ڕوویان داوە و بەو هۆیەوە 18634 کەس بوونەتە قوربانی. لەو ژمارەیەدا 1772 کەس گیانیان لەدەست داوە و 16862 کەسیش بریندار بوونە. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.